مامۆستا تۆش دەسی سازیان تۆش دەسی تۆش خۆش سڵاو هەمیشە حەزەکەم لە بەرنامەکانمان تۆزێک ئەو فۆرمە زۆر جددی و زۆر خۆ ئامادەکردن بۆ قسەکردنە شتێنین و تۆزێوەکو خۆمان قسە بکەین هەمیشە بەردەوامیش لەگەڵ و میوانە بەڕێزانەی کە بەشدارە بێ لە بەرنمەکە و دووپاتەکەمەوە کە تکایە بازەخت لە خۆمان نەکەین لەوەی کە ئەمانەوێ بیڵین بەپی ئەو عیلمەی پێمانە بەپی و زانست و زانیاری پێمانە لەسەر ئەو دیاردەی کە ئێمە باسیەکەین وەکو خۆمان قسە بکەین پێما بێ بە باشترین شێواگا بۆیە قەرار بوو قاوە بخۆینەوە لەگەڵ میوانەکان بەڵام قاوەکە کەوتە ناو بەرنمەکەەوە بەهۆی دواکەوتنی منەوە منیش هەڵبەتە میوان نیم کوردستان 24 ماڵی هەمووتانە بەڵام حەزم کرد لە ناو بەرنمەکە قاوەکە بخۆینەوە قوربانە بم مامۆستا دیاردەی ئەم جارەمان دیاردەی ینی پێشۆی ناوی دیاردەکە بێنم بە شەرحێکی کورتی بکەم ینی ئێمە ئەتوانم بڵێم ماوەی مانگێکە کە بەرنمەکانی دەروون و دیاردەمان تەرخان کردووە بە کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا هەمیشە باسی بەورۆ باسیەوەمان کردووە کە گرنگە خێزانەکانە چنەوە لایە کە گرنگە ئێستا خێزانەکان یەکترێ بینن کاتی زیاتریان هەیە بەڵامی تر وردە وردە خۆشبەختانە بەرەو ڕووی تێپەڕانی ڤایرۆسەکە ئەچین بەڵام ئیتر ئەچینەوە سەر ئەسلی ناوڕۆکی بەرنامەی دەروون و دیاردە کە باز لە دیاردە نەشاز و ناشرینەکانی کۆمەلگاکەین قسەکە ئەوەیە ئەم جارە ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەین ئەم دیاردێر کوردستانی نەگرتوتەوە جیهانیشی گرتوتەوە لە چەند ڕۆژی ڕابردووە سەرۆکی نەتەوەی گرتوەکان ڕایگەیان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە کە بە ڤیددیوەیەکی کورد ئامادەمان کردووە ڕایگەیاند کە بەشێکی زۆر لە خێزانەکان لە وڵاتانی دەرەوە لە وڵاتە پێشکەوتەکانی وەکو فەڕەنسا و کوێ کە ڕێژەی تومتیژی خێزانی زیای کردووە بە تایبەت لە بینی ژنومێردا منیش لێرەوە پرسم ئایا کە ئێمە کەرەنتینەکراوین لە ماڵەوە ئایا ژنومێردێکی بەڕێز کە ئێستا زۆربەی کاتەکانیان لە ماڵەوەیە لە واقع ئاژنومێرد دۆستیەکن نەک دوژمنیە ئەی کە دۆستیەکن بۆچی زۆر پێکەوە بوونیان بۆتە کێشە بەرنمەکەی ئێمە لەسەر ئەم دیاردەیە قساکەین بە خۆشحاڵیەوە بە میوانناری پرۆفیسۆر دکتۆر ئۆمەرپەتی مامۆسای زانکۆ دنیایەک خۆشحاڵم کە یەکەم بەرنامەی دەروون و دیاردە لەگەڵ جەناب تا بەرنامەمان کرد و ئەم بەرنمەیەش دوای نزیکی 2 ساڵ جەناب تەشریف هێناوەتەوە و خۆشحاڵم منیش زیاتر سپاس و هیواز باشە قسەیەکیشمان کرد هەر لەبارەی ئەو خێزان و لەبارەی ئەوەیە منەمە یەکسەر بۆ دەست پێ بکەم پێشوی میوانەکانی تر بناسێنم دکتۆر پێیەکەنێ چکە ئەڵێ حەزە لە بەزمە باڵحاڵ بەس حەزم لە بەزم نییە بەڵام ئەوەم پرسی تۆ مانگێکە کەرەنتینەکراوی لە ماڵەوەی تو دانیشتووی ئێستا کەس چاوەڕێتە کابڕیتەوە بۆ ماڵەوە ئێستا نەخێر ئێستا کە من بند کراوم لای تو هەم پابندم بە ڕێماکانی تەندروستی هەم پابندم بۆی کە میوانی بەرنامەکەتم باشە سیاسی جواب بمێنەوە یعنی دوای مانگێک لێو بێزار نەبوون نەخێر ئێستا بێدرم بۆ لێم بێزار نابن باش کە من ژیان لای من بە بەرنامە و پلانە باش کە ژیان پلاون بەرنامەی هەبێ بێزاریشی نابێ باش دکتۆر مەحموود قاسم پزیشکی پسپۆری دەرونی جەنابیشە بەخێر بی من بۆ بەزم ناگەڕێم چکە ئێوەمانان ئێوە پزیشکی دەرونین تۆزێک ئەبێ بە حەق و حساب مامەڵەتان لەگەڵا بکەین چکە بەڕاستی ئێوە پشتی سەرمانە خوێنەوە جەنابە بەخێر بی دڵخۆش بووم کە وەکو دکتۆرێکی پسپۆر بەشداری لە بەرنامەکەم و لەسەر دیاردەیەکی گرنگ قساکەین زۆر سپاس و دەستخۆشیشتان لێ دەکەم قوربانە بم و هەروەها یوسف چاوشین قازی ماشەڵڵا چاوشینە یان لەقەبە تقریبان ناوی باوکی سمەر چاوشین ئانەنە شینە شینێکی جوانە بەڕێوبەری گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی لە شاری هەولێر جەنابی شێ بەخێر بێ عەزیەتە کێشا هیوادارم ئەم دیاردەی کە باسیەکەین تۆزێک لە ڕۆ حکوومیەکەشەوە جەنابتان دەسوپلێکی لەگەڵانەرم بکەن و بتوانین بەرنامێکی باش بکەین و هەروەها هاوڕێی نووسەر و چالاکوانمان کە بە خۆشحاڵیەوە لە وڵاتی فەڕەنساوە بەشدارە لەگەڵما دکتۆر نەزەند بەجیخان کە لە 21 مانگی ڕابردووە بەر لەوەی پێشببینی ئەم دیاردانە بکەین ئەم دیاردە کۆمەڵایەتیانە بکەین جەنابیان بابەتێکی زۆر جوانیان نووسی و کردوشیانەتە پرۆژە لەگەڵ هونەرمەندێکی ترا کە لە ناو بەرنامەکە باسیەکەین دکتۆر جان ئەرکەی کێشا زۆر سپاسکە لە فەڕەنساوە بەشداری لەگەڵ زۆر سپاس بۆ تەرخانکردنی ئەم بەرنامەیە بەم ترسە گرینگە قوربانە بم و هەروەها مقدم فەرمان محەممەد بەڕێوبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان
لە شاری هەولێر جەنابیش زۆر سوپاس کە بە پرسیارێک وەڵاممانیتەوە و هەروەها مقدم ئارام محەممەد جەنابیشان هەر بەرەوبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان لە شاری دۆک. ئازیێتان کێشا هیوادارم بە هەمومان بتوانین بەرنامەیەکی تێر و تەسەل دروستکەین. دکتۆر با لە جەنابتەوە دەست پێ بکەم لە ڕووی دەرونیەوە با نەچینێمە دەردی ئەوواڵێ ڕەشبینانە بیر لە حاڵەتەکە نەکەینەوە لە ڕووی دەرونیەوە ئاساییە ئاسایی نییە کاتێک کە ژنومێردێک بۆ گوتم ینی هاوسەر بە فۆرمە گشتەکەی واتە دۆستی یەکن ینی بەڕاستی دوژمنی یەک نین هەمیشەش کۆبوونەوە لەگەڵ دۆستەکانتە ئەبێت جێی دڵخۆشی بێت بەڵام بۆچی ژنومێردەکان بەشێک لە ژنومێردەکانی کورد و گیانیش بەگشتی ئەکەونە ئەو دۆخەوە کە وەکو دوژمنێک مامەڵاکەن ئەبنە کێشە بۆ یەکتری کە زۆر نزیکن لە یەکەوە. بڵێ دەستخۆشی بەرنمەکەت لێ دەکەم و دەستخۆشی کاتی بەرنمەکەت لێ دەکەم کە لە کاتێکە زۆر خەڵک سەرقاڵی کۆڤید-19 و دڵە ڕاوچەیەک و ترسێکی زۆرمان لە ناو کۆمەلگایە دروست کراوە کە لەم ڤایرۆسە بۆ ئەوەی بەرنمەکەت و مۆزوعی بەرنمەکەت هەندێک لەو لایەنەوە دوورمان بخاتەوە و بتوانین یارمەتی کۆمەلگەی خۆمان بین خۆی بە شێوازێکی گشتی ئەمە کە دەڵێن تونند و تیژی خێزانی ئەگەر پێناسەی بکەین کۆمەڵێک هەڵس و کەوتە کەسێک هەڵدەستێ پێی بۆ ئەوەی لایەنی بەرامبەر کۆنتترۆل بکات یان سایتەرێ بخاتە سەر باش بڵێن کە نۆرمەڵایان نۆرمال نییە بێگومان لە کۆمەلگایە لە هەموو کۆمەلگایەک لە ناو خێزانە لە شوێنی کارکردنە لە ناو بازارەکانە لە هەر شوێنێک بێت لە کۆمەلگایەکە بێگومان با بڵێن جیاوازیەک لە بینین و لە ڕوئیا و لە ڕای کەسەکانە هەیە بەڵام گرنگ ئەوەیە ئەو جیاوازیە نەگاتە ئەو ڕادەیەی کە ببێتە تونند و تیژی باش هۆکارەکانیش لێرە ئێمە تا کوێ نۆرمالە دکتۆر ئەفو ینی لە ڕووی تەندروستیەوە ینی مامۆستا عومەر پرۆفیسۆر لێرەیە کە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە بۆمان شەرحەکە بەڵام لە ڕووی تەندروستیەوە تەندروستە ئەو جۆرە لە لێک بێزاربوونە بێگومان تەندروست نییە تەندروست نییە هەتا ئەو ڕادێ بێگومان بۆ نمونە من ڕام لەگەڵ جەنابەت جیاوازە دانیشتوین بە شێوازێکی سیڤیلانە مەوزوعێک باز دەکەین بەڵام نەگاتە ئەو ڕادەیە کە قبوڵی یەکتری نەکەین و نەگاتە ئەو ڕادەیە کە تونند و تیژی بەرامبەر یەکتری بەکاربێنین چکە ئەگەر گەیشتە ئەو کاتە بێگومان تەندروست نابێ بەڵام جیاوازی ڕا مانای ئەوە نییە کە حاڵەتەکە ناتەندروستە باشانی ئەگەر لە جیاوازی ڕاتێپەڕی بۆی کە بگاتە تونند و تیژی لە ڕووی تەندروستیشەوە ناتەندروستە بێگومان تونند و تیژیش لێرە تەنها باسی تونند و تیژی جەستەیی ناکەین بەڵێ ئەوم بۆ گرنگە ینی خەڵک بەشێکی زۆری هاوڵاتی کورد بەڕاستی پێی وایە کە کاجووسفیانی پێی وایە تونند و تیژی بەس ئەوەیە شەق و بۆکس و زلە ئەو شتەیە بەڵام سەدان جۆری تری تونند و تیژی هەیە کە دکتۆر لێرەیە پێم خۆش بوو لەو بە شاقسەی کرد مامۆسا بەڕاستی من پێم باشە بۆی باش لە تونند و تیژی بگەین پێناسەیەکی تونند و تیژی بکەین لەو چارچیوەی ئەو پێناسەوە ئینجامە دەزانین هەڵس و کەوت و مامەلەکان تونند و تیژین یان نە سادەترین پێناس کە خۆم هەمیشە دەیکەم و نووسیمە و بەڵاویشم کورتەوە برێ بریتیە لە دەربڕینێک یا ئاخاوتنێک یا پەیڤێک کە هەستی بەرامبەرەکەت بریندار بکە تا دەگاتە ڕادەی ئازاردان بەجەستە و تەنانەت خوێن ڕێشتیش لە میری هەرێمی کوردستان ها دەرێن تونند و تیژی ژن هەڵەیە بەداخەوە ساڵانە ئەمە 2 هەفتەمان هەیە لە بەرانگارە بوونەوەی تونند و تیژی درێن تونند و تیژی ژنان تکایە بڵێن تونند و تیژی خێزان چکە خێزان لە دایک لە ژن لە کچ لە کوڕ پێک دێ کەواتە ڕاسترە برێن بەرامبەر بە خێزان باش ئەم دۆخە چییە کە ژنومێردی کورد ئێمە باسی ئێستا پاکێجێکی گشتیمان ئامادەیە کە لێچێک لە وڵاتە جوانەکانی دنیا وڵاتی ڕۆمانسیێت بوو وڵاتی فەنەسایتەیە کە ئێستا ڕێژەکانە بینین کە چەندێک تونند و تیژی خێزانی لە ماوەی ئەم مانگی کەرنتینەیە ڕوویە بەڵام با ئێمە باسی کوردستانەکەین بۆچی ژنومێردێکی کورد بەڕاستی ئەحمەد جۆڵای ئەکتەر تەنزێکی جوانی هەیە ئەڵێ هەموو ڕۆژێ ژنەکەم ئەیا بەلامە هەڵبەتە تەنزەیەمی ژیانی ڕۆژانی خۆی ئەڵێ هەموو ڕۆژێ ژنەکەم خۆیان بەلام ئاڵێ خۆیان لەم بەڵایە لامانە ئیدر نازانم مەبەستی کۆڤید-19 یا مەبەستی
منە بەڕاستی بۆچی دەروون ژنومێردی کورد تااقەتیان لە یەک چووە بۆچی ئەوەندە زوو دەروون تااقەتیان ژیان، با ئەمەوێ لە پێت دەست ئەو ڕاکە ئەو لە دەست ئەو ڕاکە دەروونجیان یەکەم ئەوە گورەجان تەنگتیژی جیهانیە با پێ باش. بە تایبەتی لەگەر هاتنی ڤایرۆسی و کۆرۆنا بوویتە ئەوەیشی زیانی بەس ڕێژەیە ڕەنگە لە وڵاتێک بۆ وڵاتێک لە خێزانێک بۆ خێزانێک لە تاشی بۆ تاشی دەگۆڕێت دێنە سەر کۆمەڵی کوردەواری بەڕاستی هۆکارەکان زۆرن هەر لەو کاتەی خۆ ژنوبەر پێدەنێ هاوژین یعنی هاوبەشی لە ژیان بەڕاستی دەبێ پێش هاوسەرگیریەکە ئەوان ڕێکەوت بن لەسەر چ زۆرە ستایلێکی ژیان دەژین ینی هەندێک خێزان هەیە بەداخەوە هەر خۆیان هین دروست دەکەن تووڕێی و ئەمانە نەسڵ حاون بەڵێ لە کاتی ئێستا ڕەنگە برەی بۆ زۆر لە کۆمەلی کوردەواری نەبوونی بەرنامە دابەش نەکردنی کات بە شێوەیەکی جوان و هەروەها نەبوونی خۆشەویستی و ڕێزگرتن سەیریهینت کرد بۆ لەسەر ڕوودەدا جاری وایە لە هۆی نەبوونی لانی ئابووری کاریگەری هەیە بۆی تو دوتیژی جاری وایە باوک سالاری کە دەگەڕێت سەردابوو نەریتی کۆنەکە هەندێک بیرکردنەوەی ینی بیرکردنەوە زۆر گرنگە داخراوە ئەم جۆرە کەسانە بۆ خۆیان چۆن بیر دەکەنەوە دەبێت وەکو خۆیان بێ ئەگەر هەڵەش بن ئێستا کە قەیران ئێمسەیمە ئەو قەیرانە خۆی لە خۆیدا تونند و تیژی دروستەکە بۆی پندەش کوردی هەیە دەرێن نەماڵی بەجەنگ نەکەوشی تەنک تونند و تیژی ئەگەر بێی لە ڕووی زمانەوانین بکەیت یعنی تونند و هەمان کات تیژ بەکاربیێنی اینجا چ بە ئامێرێک کە ئازاری بەرامبەر بدەیت چ بە زمان بەڵام بۆ لە خێزانێک بۆ خێزانێک دیسانە گۆڕێ هەموو خێزانە نابی بری ئێمە ناتوانانی گشتان بکەین بڵێن هەموو خێزانێکی کورد تونند و تیژیتە خێزان هەیە ئێستا خواخوایتی کە لە ماڵەوەن لەبەرچی چونکە ڕێزگرتن و تێگەیشتن و خۆشەویستی لە بینانەیە دەستخۆش منە میشام شتە دووبارە کەمەوە یەکەم جارە بیانی کوردستان لەگەڵ جیهانە جیرۆدەی دەردێکین هەمومان هاوبەشە ئەمە یەکەم جارە ئەتوانم بڵێم لە مێژووی ئەگەر هاوچەرخ و کۆنیش بڵێ بەڕاستی قسەکە ئەوەیە کە ئەمێ پاکەجێکی دوو دقەیمان ئامادە کردووە لە وڵاتەکانی دەرەوە لە جیهانە چۆنچۆنی مامەڵە لەگەڵم داتایاناکراوە کە بەداخەوە حکوومەت لە کوردستانە بۆ هەموو داتایەک تۆزێک قورسە بەڵام ێستا لە وڵاتە پێشکەوتوانە یەکسەر چکە سیستەمەکانیان ئەکسەرێتی ئۆنلاینە یەکسەر ئەتوان داتاکانمان بنێ پاکەجێکی گشتیمان ئامادە کردووە لەسەر ئەوەی کە باسیەکەین بابزانین لە ئەوروپا وڵاتە پێشکەوتەکان چۆنچۆنی ژنومێردەکانی گوزارێنن. لە سەرتاسەری جیهان ملیۆنان کەس ناچارکراون لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە ئەمەش بۆ پارێزنیانە لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام ئەممانەوەیە لە ماڵەکان وای کردووە ئامارەکانی تونند و تیژی خێزانی ڕوو لە هەڵکشان بکەن سکرتێری گشتی نەتەوەیە گردوەکان ئانتۆنیۆ گۆتێرێس لە 5 نیساندا بەیاننامەیەکی بڵاو کردەوە داوایەکی بەپەلە و مەترسیدار لە وڵاتەکان دەکات و دەڵێت تەواوی ئامارەکان پێمان دەڵێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و مانەوەی خەڵکی لە ماڵەکانیان لە جیهاندا ئامارەکانی توندتیژی خێزانی زیادیان کردووە لە وڵاتانی ناوەندی ئەوروپا سەتاسی توندتیژی خێزانی هەڵکشاوە بەراورد بەو ئامارانەی پێشهاتنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەندێک وڵات توندتیژی گەیشتۆتە ئاستێک کە حکوومەت لەسەری هاتۆتە دەنگ لەوانەش فەڕەنسا کە تەنیا لە یەک هەفتەی کەرەنتێنەدا ڕێژەی 136 توندتیژی خێزانی زیادی کردووە لە بەریتانیا و ئەرجەنتینا 125 توندتیژی خێزانی زیادی کردووە بەپێی راپۆرتە ڕۆژنامەکانی چین لە کاتی مانەوەی دانیشتوانی شاری وهان هەندەی ڕۆژانی پێشهاتنی کۆرۆنا توندتیژی خێزانی زیادی کردبوو لە وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوڕاست و کوردستانیش لەم دۆخە بێبەش نین بەڵام بەهۆی هەلومەرجی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ ڕێکخراوەکان ناتوانن وەکو ڕۆژانی ئاسایی کارەکانیان بەڕێوە برن ئەمە ژۆکارە کە ئامارێکی وردمان لە بەردەستان نەبێت دەبێت هۆکار چی بێت توندتیژی خێزانی بۆتە دیاردا ئایا زۆر پێکەوبوونی ژن و مێرد کێشەیە لە کاتێکدا خێزان دۆستی یەکن نەک دوژمن دەسەکانی خۆش هەڵبەتە ئەمەوێت حکوومەت جارێ نامێ بێمە لای تۆمێ گوێ لە هەمووی بێت ئەو کاتە لەگەڵ جەنابیشتانە قسە بکەم یان ئەمەوەکو من جارێوەکو بینەران جارێ گوێگربی من پێم خۆشە هەردوو بەڕێز مقدەم فەرمان و مقدەم ئارام کە بەڕێزیان بەڕێوبەری بەرەنگاربوونەوەی توندتیژی دژی ژنان و خێزانن لە شاری هەولێر و دۆک منەمێ هەردووکتان وەرگرم لە پێشە بە کاک فەرمان ئەڵێم کاک فەرمان سڵاو لێبێ خۆشحاڵم بەشدار بووی ئەو دۆخی کە ئێمە بەرنامەی لەسەرەکەین ئەو دیاردەی کە ئێمە باسیەکەین لە بەرنامەکەمە
چۆنچۆنیە گوزارێ لە کوردستانە ئەزانین کە ڕێژەی ئامار و ئەو شتانە بۆ ئێوە قورسە لە ماوە کورتا بەدەستی بێنن بەشێکیشی لە بەرەوەی کە هەتا ئێستا سکاڵا لە کوردستانە بە شێوەی کتاب وەرە قەوشتە ئۆنلاین نییە ڕەنگە بەشێکی بەهۆی قەدەغیات و چۆ هەر ناتبێتە لایتان بەڵامەوەی کە ئەو گوزاریەوەی کە گەیشتۆتە لای ئێوە هەتا ئێستا چۆنچۆنیە دۆخەکە. سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابتان و بۆ میوانە بەڕێزەکانتان سەبارەت بەم ماوەی کە پێی دەڵێن ماوەی کەرنتینە ئێمە لە بەڕێوەبەرایەتەکانمان بەردەوام کەیسەکانمان وەرگرتێت چ لە ڕێگەی هێڵی گەرمی 1990 چ لە ڕێگەی ئەو کەیسانێکە لە پۆلیسی فریاکەوتن بۆ ئێمە ڕەوانە کراوە ڕەوانەی دادگا کراوە. ئامارەکان دوو ئاماری جیاوازمانەیە سەبارەت بە تۆمارکردنی سکاڵاکان بەڕێژەیەکی زۆر کەم بۆتەوە تقریباً 165 کەم بوویتەوە بە بەراورد بە مانجی پێشووتر بەڵام ئەو کە پەیوەندیانێک کە لە ڕێگەی هێڵی گەرمی 1990 وەرگیراون تا ڕادەیەک بە بەراورد بە مانجی پێشتر بەرز بوونەتەوە. باش ژمارەکەی چەنە ینی ژمارەی ئەو ئەتوانی بە ژمارە پێم بڵێ ینی ڕێژێ لەم مانگاکە کە خەڵک کەرنتین کراوە تونگوتیژی خێزانی بەتایبەت لە بینی ژن و مێردا ژمارەکەی چەنە؟ ینی ژمارەیەکە لایە؟ سەبارەت بە ژمارەی پەیوەندیەکان ئێمە لە مانجی پێشووتر 52 پەیوەندی وەرگیرا بوو لەو دەمەیکە هاتوچۆ ئاسایی بوو بەڵام ئەو مانگە 69 پەیوەندی وەرگیرایە و ئەو پەیوەندیانە بەشێکی ڕاوێژی یاسایی و دەرونی بۆ بەشێکی وەرگرتنی سکاڵایەکان بووە و ژمارەی سکاڵایەکان مانجی ڕابردوو 265 سکاڵا تۆمار کرابوو لە سەرجەم سنووری پارێزگای هەولێر بەڵام ئەم ماوەیە 30 ڕۆژەی کەرنتینە تەنها 69 سکاڵا تۆمار کرایە. دەستەکانی خۆش نمونەتان زۆر بێ و ماندوو نەبن مقدەم ئارام مەحەممەد بە هەمان شێوە بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان لە شاری دوهۆک لای ئێوە چیە گوزارێ و ئەگەر ئامارێکمان بیتێ سوپاس دەکەم فەرموو. بەێ سلااو ڕێز بتەوە بۆ هەمی بینەرێت هێژا هیوید کەمین هەمی سلامەت بن. سەبارەت پرسیارەتە ئەوە ڕێژە توندوتیژیت vê fetrêda kazêde bûye yan kêm bûye heyva dû me 236 skala hebûyne bû vê fetrê heta ku tarî bêjin ev rûke me çend skala hatîne tomarkirin parêzgeha duhokê seranserî parêzgeha duhokê bi tenê 32 skala li def me hatîne tomarkirin şu an 32 skala jî şeş bi tenê yê jin û mêrane evê dî yê xêzanîne ku deyba bin gel eyalî yan jî برایت ایکنیت لیکتین یان جی هندک دینه اوت ایش درونی هی نافمال دا مشاکل ابو مالت خو پیدا کن اول نبتنه شوانا ما آماجه پیدا کو شش بتنه جنو میرن سبارت پیوندی تلفن اوت بومت این وی ماوی دا کو ام بیجن اف ماوی هات یا گرتن و بوینه عطله حتی 305 پیوندیا بو مهاتینه بو هاتلاین کو مجموعه که سرانسری پاریزگاه دهو که 305 مکالمه هاتینه بس نه هم یا ویا سکالای تومار بکن بلکه گلکا رنمای یاسایی ورگرتینه رنمای درونی ورگرتینه ما پیشکش کرینه بوات تلفن دا نه گشتیوی راده کو بین قسطامه بکن و سکالای تومار بکن اف رجا پیوندی مقارنه امگل هیوا اکو دو بکن هیوا اکو دو سر 500 پیوندی دا احتمال 1700 پیوندی جبو مهاد بن دوی فتره دا بتنه 305 هاتینه بله دست خوشلاگارام نمونتان زور بیو ماندونه بن ایوا براستی او چینەی کۆمەڵگەن کە بەڕاستی ینی بیرمان نەچێم نەمێ ئەم قسێ ینی بەهەندی وەرگرم ئەم دەرفەتە بۆی کام قسەی تیا بکەم بەڕاستی سەرباریەوەی ئێجگار ینی جێی پێزانین و دەستخۆشین کە لایانی پەیوەندیدار لە ئاستی سەرەوە لە سەرۆکی حکوومەتەوە لە وەزیرە بەڕێزەکانەوە لە قایمقام و لە پارێزگاکانەوە کە ماندوو بوون بەڵام ئەو پاڵاوانانەی کە نابێ کەسمان لە بیرمان بچێ دوو شەریحەی زۆر گرنگە هێزە ئەمنیەکانن هەر هەمویان بەڕاستی بە پۆلیس و بە ئاسایش و بە زێرەڤانی و بە هێزی هەفتا و هەشتا و بە هەموو پێشمەرگە و بە هەموو هێزەکانەوە کە زۆر گرنگە لە هیچ میدیایەکەوە دیار نین بەڵام بەڕاستی لە پێشی سەنگەری ئەمڕۆ داوا بوون و لەگەڵ کارمەندانی تەندروستی کە لە پزیشکێکی بەڕێزەوە هەتا خزمەتگوزارێ لە خەستەخانە نابێ ینی نابێ بیرمان چێ چکە ئەوان دەرفەتی ئەویان نەبووە بێن لەسەر شاشە باسی چالاشەکانی خۆیان بکەن
پێزانیمان هەیە بۆتان و لە یادی ناکەین هیوادارم لە یادی نەکەین. حکوومەت هەڵبەتە ئەوەڵ باسمان کرد لە هەردوو پەیوەندەکەی کاکفەرمان و کاگارامی ژۆک و پۆلیس ئەوە ڕوون بووە کە سکاڵا دەسیەکان با بڵین قەڵەم وەرەخەکان 56 سکاڵا بوون لە هەر پارێزگای و سلەیمانی و هەولێر بەڵام تەلەفۆنەکان 350 تەلەفۆن بوو و بە هەردووچیان نزیکی 1000 تەلەفۆن هەبووە بەڕاستی. ئێوەکو کاروباری کۆمەڵایەتی پلانتان بۆ ئەم دۆخانە چییە؟ ینی پلانتان بۆ ئەوە چییە کە هەڵبەتە دۆخێکی هەستیارە بەڕاستی پلانتان بۆ ئەوە چییە کە لەم دۆخانە چۆن چۆنی مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە بکەن کە لە ناو خێزانەکانە ڕوئات. کاک دەروون ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی کە سەر بە وزارەتی کار و کاروباری کۆمەڵاتین هاوشێوەی وزارەتەکانی تر وەکو وزارەتی ناوخۆ و وزارەتی تەندروستی لە ئەرێکدا بووینە بە شێوەی 24 کاتژمێریش ئێمە شەلتەری ئافرەتانمان هەیە کە بە شێوەیەکی 24 کاتژمێر هەر ئافرەتێک هەر کێشەیەکی هەبێتن لە ڕێگای پۆلیسەوە ڕەوانەی شەلتەری ئافرەتان لای ئێمە دەکرێتن بە هەمان شێوە ئێمە خانەی بە ساڵاتچوانمان هەیە هەر بە ساڵاتچوەک توندوتیژیەکی بەرامبەر ڕوودا بێتیان ڕووبدات هانا بۆ لەم ماوەی کەرنتینەیە با بڵین لە ماوەی ڕابردووە لە ماوەی ئەم مانگەی ڕابردووە کەیتر قەدەغی هاتوو چۆ ڕووی یاوی تر تەواو هەموو هاوڵاتیان چوونە ژوورەوە لە ماوەیە کەیستان هەبووە؟ بڵێ بەش بە حاڵی خۆم بەڕاستی لە ئەو تەوەقعام هەبوو کە کەیسەکان زۆر کەم بن بەڵام بەڕاستی وا دەرنەچوو شوێن لەگەل شوێن جیاواز بوو توێژ لەگەل توێژ جیاواز بوو ئەگەر منداڵان وەرگین بەڕاستی لەو مانگەیە هیچ کەیسێکمان نەبوو ئەگەر بە ساڵات چوان وەرگین بەداخەوە 3 کەیسمان هەبوو هەرچەندە کەیسەکان زیاتر بوو 7 کەیس بوو بەڵام ڕاوێژ لەگەل کەس و کاریان 4 کەسیان کە کەس و کاریان هەبوو قەناعەتمان پێهێنان کە ئەو زروفە گونجاوترە بەڕاستی بە خۆیان چاودێری ئەو بە ساڵات چوانە بکەن بە حکمی ئەوەی شوێنەکە قەرەباڵغ نەبێت مەترسیەکە زیاتر نەکەویتە سەر ژیانی خۆی و ژیانی ئەو بە ساڵات چوانەی تر و بەخۆشبەت بە ساڵاتچۆکان پێگاتبوون لە دایک و باوک وەنیە؟ ینی ئەو بە ساڵاتچوانەی کە با بڵین بەنسبەت خێزانەکەەوە دایک و باوکی و خێزانە نەبوون کەلیان بێزارچوان دەینان ئەو بە ساڵاتچوانە کچی هەبوو کوڕی هەبوو بەڵام چونکە کێشەی خێزانیان هەبوو پێیان باش بوو بە ساڵاتچوەکە بین نەخانەکەی باشە ئەی بەدەستبەر ژنومێر بە هەمان شێوە شەلتەری ئافرەتان بەداخەوە کەیسەکان زۆرتر بوو لە بەراورد لەگەڵ شوێنەکانی تر کە ئاماژەم پێدان لە مانگی ڕابردوو 17 کەیسمان هەبوو کە توندوتیژی بەرامبەر کرا بوو بەشێکیان لەوانە بوون کە هێشتا زەواجیان نەکرد بوو بەشەکەی تریشیان زەواجیان کرد بوو. دەستەکانە خۆش بێ داتاکان تۆ زەگەوەن دکتۆر نەزەند وەرەگرم یە مۆلای جەنابە دکتۆر جان دووبارە سڵاو لێبێ دووبارە خۆشحاڵە کردم کە بەشدار بووی خانمێکی چالاکوان و نووسەرێکی نەرمونیانی کورد. دکتۆری جان من قسەکەم ئەوەیە و پرسیارەکەشم ئەوەیە ئەگەر بتوانی بە کورتی جوابم بیتەوە ینی فۆرمی پێکەوبوونی ژنومێرد هەردوو کەسێک لە ماڵێکە فۆرمێکی دۆستانەیە بەڵام هەردوو دۆستێکیش بەیەکەوە من تۆ زەگەمێ ئەدەبی قسە لەگەڵا بکەم بە حکمی نووسینەکانێ هەردوو کەسێکیش لە شوێنێکە لە ماڵێکە ئەگەر دۆستانە بژین ئەبێ لەیەک بێزار نەبن لە یەک ڕانەکەن بەڵام بەداخەوەی کە ئەبیندێ لە جیهانە و ئێمە باسی کوردستانەکەین لە کوردستانە ئەو دۆخەوا نابیندێ ئێستەکەی بەشێکی تر زۆر یاکەم ئامار ناین بەڵام بەشێک لە ژنومێردەکان بەشێک لەو دوو کەسانەی کە بەیەکەوە لە ماڵێک ئاژین لە ماوەیەکی زۆر کورت تا بێزار بوون لە یەکتری و دۆخەکە گەیشتۆ تاوەی کە ئێمە دیاردەی لەسەرەکەین و جگە لە ئێمەش لە جیهانە سەرۆکی نەتەوەی گرتوەکان لە چەند ڕۆژی ڕابردووە قسەی لەسەر کرد بەڵام ئێمە باسی کوردستانەکەین بۆچی ژنومێردەکانی کورد دۆستانە خۆیان نمایشەکەن بەڵام دوژمنانە مامەڵاکەن لە ماڵەکە. کاک دەروون پرسیارەکەت زۆر لایەن دەگرێتەوە سەرەتا بۆچی توندوتیژی بەڕای من توندوتیژی بەشێکە لە سروشتی مرۆڤ بەڵام لە سەردەمە سەخت و دژوارەکاندا توندوتیژی زیاد دەکاتە بە تایبەتی لە نێوان ژنان و پیاواندا پیاو هەمیشە خۆی لە پای هێز و دەسەڵاتدا بینیوە ژنیش وەکو بێهێز و زەعیفە سەیر کراوە لەم هاوچێشەیەدا
کە پەیوەندیی زۆری بە نەبوونی یەکسانی و نەبوونی دادوەری کۆمەڵایەتیەوە هەیە پیا و تونند و تیژی لەسەر جەستەی ژن پیادە کردووە بە درێژایی مێژوو. لە سەردەمی کۆرۆنا چی ڕوویدا؟ بۆچی ئەم تونند و تیژیانە زیادیان کرد؟ کۆرۆنا تەواوی ئەندامانی خێزانی خزاند لە ناو ماڵەکانیانەوە، پیاوی ماڵنشین کرد. ئەمە وەکو ڕێو شوێنێک بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا کە زۆر پێویست بوو. بەڵام پیاو کەڕانە هاتۆ بە ماڵنشینکردن، پیاو کەڕانە هاتۆ بەوەی بەشداری بکات لە بەجێهێنانی کاروباری ناوماڵ، پیاو کەڕانە هاتۆ بەوەی ڕۆڵ ببینێ لە پەروەردەکردنی منداڵەکان. ماڵی هەمیشە بەکارهێناوە وەکو شوێنێک بۆ حەوانەوە، بۆ نووسن، بۆ خواردن، زۆربەی زۆری کاتی خۆی لە دەرەوە لە فەزای گشتیدا بەسەر بردووە. کاتێک کە ماڵنشین کراوە دیارە لە ڕووی دەرونیەوە فشارێکی زۆری بۆ دێت. ئەوە جگەلەوەی کە فشارێکی زۆر زیاتر لە پێشوو دەکەوێتە سەر ژنان، چ لە ڕووی دەرونی چ لە ڕووی فیزیکیەوە. ئەگەر بێت و پیاوان بە خۆیاندا نەچنەوە، ئەگەر بێت و پیاوان گۆڕانکاری لە خۆیاندا دروست نەکەن، بەشداری نەکەن لە بەجێهێنانی کاروباری ناوماڵ، لە پەروەردەکردنی منداڵەکانیان، لە سوکردنی ئەرچی ژنان و کچەکانیان لە ناوماڵ، بێگومان بەریەکەوتن دروست دەبێت، پێکدادان دروست دەبێت. ئەمە دەبێتە هۆی تەقینەوە و ئاسایشی ناوماڵ دەشێوێت. ئەمە یەکێکە لە هۆکارە هەرە سەرچیەکە، جگەلەوەی کە بە شێوەیەکی مێژووی ئەگەر سەیری مێژووی مرۆڤاتی بکەین لە کاتی پەتا و کارەساتە سروشتەکان، هەمیشە ژنان زیاتر بەرەنگاری چەوسانەوە و تونند و تیژی بوو و لە ناو ژنانیشدا دیارە ژنانی چینی چەوساوە و ژارولان. باش دکتۆرە جان دەستخۆش. من پرسیاری دووەمم ئەوەیە بۆ جەنابەت، پرسیاری دووەمم ئەوەیە بۆ جەنابەت و زۆریش لە خەت ڕاد ناگرم لە بەرۆی کاتەکەی بۆ جەنابەت گونجاو نییە کاتی بەرنامەکەی ئێمە. لە کۆتایی ئاوت پێڵێم وەکو نووسەرێک و چالاکوانێکی ژن، وەکو خانمێکی بە ئەزمون، وەکو خانمێکی قوڵ و ڕۆشنبیر لە بوارەکەی خۆتا، هەڵبەتە قسەکانی جەنابەت بۆ ئێمە گرنگە، بە دڵنیاییشەوە بۆ بینەران گرنگە بێ. چی بە خێزانەکانەڵی لەم دۆخانە، چی بە خێزانەکانەڵی بۆ تێبەربوونی ئەم دۆخە، چی بەو دیاردەیە ئەڵی کە ئێستا لە کوردستانە ڕوویە، ینی هەیە لە کوردستانە هەیە کە بەشێکی زۆری ژن و مێردەکان وەکووتم ینی دۆستانە مامەڵە ناکەن. یعنی بە کوردیەکەی ئامۆژگاری نووسەرێک و چالاکوانێک چۆک و بەڕێزت چییە؟ فەرموو. بەڕای من دام و دەستگا پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی پۆلیس چ لەسەر ئاستی بەڕێوەبەراتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئەنجومەنی کاروباری خانمان، خەستەخانەکان بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە دەبێت هەڵمەتێکی هەمەلایەنە بخەنەگەڕ بۆ دروستبوونی هۆشیاری گشتی و هەروەها پێدانی ڕێنمایی بۆ ئەوەی لە کاتی ڕوودانی تونند و تیژی ئەوانەی تونند و تیژیان بەرامبەر دەکرێت شوێنێک هەبێت هانای بۆ ببەن، هێڵی تەلەفۆنی تایبەت بخەنەگەر وەکو زۆربەی وڵاتان. بۆ نمونە بەریتانیا کە زۆر درەنگ هاتە سەرخەت و کەرەنتینەکردنی ڕاگەیان، بەڵام هەرزوو هێڵی تایبەت بە تونند و تیژی خێزانی خستە بەردەست هاوڵاتیان و لەناو ئەو هێڵە تایبەتیانەش جۆرێک لە چارەسەری ڕاگەیان بە ناوی چارەسەری بێدەنجی، واتە ئەو ژنانێک کە لەبەر حزوری بەردەوامی پیاوان لە ناو خێزان ناتوانن تەلەفۆن بکەن یا دەترسن کە پیاوەکان جیان لەبێ زیاتر بەرەو ڕووی تونند و تیژی بنەوە، دەتوانن تەنها ژمارەکە لێدەن. ئەم بێدەنجە بەستە بۆ ئەوەی پۆلیس یەکسەر ڕێو شوێنی تایبەت وەربگرێت و بەهانای ئەم خێزانانەوە بێت. ئەمە لەسەر ئاستی دەسەڵات. لەسەر ئاستی میدیا دەتوانێت ڕۆڵێکی زۆر ببینێت. ئەو بەرنامەی ئێوە زۆر گرینگە، دەبوایە زووتریش ئێوە لەم بارەیەوە کار بکەن. ڕاستە لە 21 مانگ من لە بەرنمەیەکی ئێوە لە تەلەڤیزیۆن لە دەنگ و باز بەشداریم کرد ڕاستە و خۆ لە فەڕەنساوە، بەڵام ئەمەندە بەز نییە. پێویستە میدیاکان ڕۆدی زیاتر ببینێن لە هۆشیارکردنەوەی ڕایگشتی و هەروەها لە بڵاوکردنەوەی ڕێنماییەکان، ڕێنمایی تایبەت بە حکومەت. دەسەکانی خۆش دکتۆرە نەزەند بەجیخان لوتفۆنوان و خۆشحاڵ بووم کە لە وڵاتی فەڕەنساوە لەگەڵمانە قسەت کرد، پێما بێ بەرنامەکە دەوڵەمەند کرد. دەست خۆش پێ بکەنە
هینم هەیە لە سەر قسەکەی ئەو چی هەیە تێبینیم هەیە ڕێزم هەیە بوو باشە یەک قەوسی بچکۆ کەوانەکە دەدەمی کەوانم بەرێ باشە کەوانە گواز لە کەوانەکە بێنە هین کوردیە هەر کەلیمەی هین وەکو بۆ ئاماژە پێکردن بەکاردێ ینی کوردیە بەڵێ ئامرازی ئاماژە پێکردنە لە کوردی باش دەیڵە یەکەم جارێ من سوپاسی دەکەم لە وڵاتی فەڕەنسا لە گەرمان بوو بەڵام دەبێ خاتون دکتۆر نابی بڵێ دکتۆرە دکتۆر نەزەند لێرە سڵاو ڕێزم بۆی هەیە بەس دەبێ ئەو بزانی تونندوتیژی تەنانەت بەرامبەر بە خێزان بەرامبەر بەژن نییە بەڵکو دەبێ ئاگادار بێستا تونندوتیژی زۆری بەرامبەر پیاوەیە لە سلەیمانی ئەگەر ئەو زانیاری هەبێ کۆمەلا یان ڕێکخراوەکەیە تایبەت بەڵێ بەرنامەشم لەگەڵا کردوون و بەڵێ کەواتە دەبێ بزانێ بۆیە ئەو جەختی لەسەر باو کردەوە ئێستا ئەو بارودۆخی ئەمە تێک کاتیە وتوان لە هەموو جیانەیە ینی هەموو جیهان لە بەرسی دەبێ ئێمە مافیش بدەینە خێزان لە ماوەی 4 دیوار ماوەتەوە پێشان نیوەی کاتەکانی لە فەرمانگاکان و دەستگاکان بەکردەوە باشە پرۆفیسۆر ینی ئەمێ بە پێم بڵێ ینی بە ڕوونی پێم بڵێ جەنابەت متفقی هاوڕای لەسەرەوەی کە توموتیژی خێزان هەیە لە پیا و لە ژن لە خوشک لە برا لە مناڵەوە لەوە باشە هەمومان پێما بێ هاوڕای قسەکە ئەوەیە بۆچی دکتۆرە قسێکی جوانی کرد بەڕاستی ینی من بۆم گرنگ بوو کە هۆکارەکە تەنها ئەوەیە کە پیا و فێر نەبووە کە ماڵنشین بێت نانە هەر ئەوە نییە ئەی چیە کاکە هۆکار لەسەر ویژ لەسەر پیاوەکەش زۆرە لەسەر ژنیش لەسەر منداریش با پێت بریم فیشارەکە یەکەم ترس دەبێ ئەمە بزانی بۆچی ئەی ترسی ئەم ڤایرۆسە ئەوە یەک ئەوە فیشار دروست دەکات ئێمە و کاک دکتۆر دوای بواریشی بدێ لە ڕووی سایکاتریەوە ئەم دەزانێت فیشار زیادە یعنی ئەو پا لە پۆستەوەی ئێستا لەسەر هەموو خێزانێکی کورد هەیە پێش ئەم ڤایرۆسی کوڕە نەبووە بۆ هەرسوکەوتەکانی ئێستای کوڕۆنەمان زۆر جیاواز دەبێ لەگەر پێشوو لەگە دوایویش دەبێ ئەمە بزانانی هەرسوکەوتەکان ینی بەهۆی ئەو فیشارانی پیا و بە کوردەکەی پیاوی سەعاج نەبووە لە ماڵەوە بێزار بووە بەڵام ئەمەش هەر پیا خۆی بۆ خۆی بێزارکرد نیە لە ماڵەوە دکتۆر و پرسیارە لەکە تۆزێک بۆ جواب بێ و پرسیارانە سیقم بە جوابەکانی تۆ نیە باوەڕ بکەم من ڕاستی پێدرم برێ ئەڵێم سیقم پێ هاوڕیانە ئەڵێم تۆزێکە ئەخاباش کاکە خۆی جیاواز ئێستا سێ کە زێرە دانیشتین سێ کەساتی جیاوازی بیرکردنەوەمان جیازە وەڵامدانەوەمان پرسیارکردنمان یعنی دەبێ ئێمە بزانین جیاوازی تاکایەتی هەیە لە هەم ئەوەی دووەم ئەم فیشارە لەسەر ژن و پیا و منال هەمووی وەکو یەک نییە لەوانەیە منال زوو هەز بە بێزاری بکە لەبەر ئەوەی ئەگە شوێنش بە تایبەتی نێ بۆ یاریکردن یان بۆ بەسەربردن ژنەکە لەبەر ئەوەی زۆری لە مارەوە دەبێت خواردن دروست بکە و زیاتر کەیبانووی ماڵە پیا و فێر بۆ دەستێتە دەرەوە برادری هاوڕێ ژنەکە شەرۆتر کەواتە یان دەبێت یارمەتی ژنەکەی بدا لە سێژلێنان لە زەڵاتەکردن لە ڕازاندنەوەی خوان لەوانەیە شەکانی تر پێمەکە من ئەوانە دەکەم بۆی لێرە بەرامبەر بەو تەلەڤیزیۆن و بەرامبەر هەموو جیان من بەخر بۆی وتم سیقم بە هەندێ وەڵامی تۆ نیە نادا بڕوایم بەخۆ هەیە بەڵام ڕەنگە هەندێک پیاویش من خەڵک دەناسم وا خۆی هەندەکە ناسە چێشخانەش ئامادەیە نانەکە بخوا بەس پێی شەرمە بچێتن لەو قسەکەی من ئەوە بوو ینی هێشتا بەشێکی پیا و لە ماڵەوە ئیزعاجی بەشێکیان لەوانەیە فشار دروستەکە لە سەر ژنەکان لەوانەیە دەنگەدەژی دروست دەبێت بەڵام لە هەندێک کەسیش بەڕاستی بۆ خۆیان ئەگە بەرنامەیان هەبی بۆ نمونە ئەگەر خێزانەکە هاوڕابن دادەنشین کاتێک بە سەیری فلم دەکەن بۆ بەیەکەوە دادەنشین دەتوانن خەریکی بەرنامەیەش کۆمپیوتەر بن خەریکی فێربوونی زمان بن خەریکی پێکرا بخوێنەوە یعنی ئەگەر خێزانێک خوێندەوار بێ یان وشیار بێ ئاسی ڕۆشنبیری بەرز بێ کتێبخانەی لە ماڵەوە هەبێ مناڵەکان دادنێ داک و بابدادنیشن هەر ڕۆژێ یەشێک کتێبێک پەرتوچێک نامیلکەیەک دەردەینێ دەخوێنتەوە گفتوگۆ لەسەر دەکەن ینی زۆر شت هەیە بەڵام بەرنامەکە ئایا هەموو کەس من ئەمە ئیزافەیەک بۆ قسەکانی جەنابەت بکەم بەڕاستی بیرمان نەچێ و ئەو دۆخانی کە تۆ باسەکە منە میشە دەروون و دیاردە بۆ هەموو پێگەیکی کۆمەلگاکەین بۆ هەموو چین و توێژێکین دکتۆریانی بە هەندی حقیقەتیش بڵێن ڕاستە ڕەنگە ماڵەکەی جەنابەت خۆشبەختانە یا ماڵی هەچ کەسێکی تر ماڵێکی تۆزێ خواپیاوانە بێت بەڕاستی بیرە نەچیانی خێزان لە وڵاتە بە تایبەت پیاو لە بروی کە بەڕاستی زەختی گەورەی لەسەر پیات ینی بۆ نمونە 10 ساڵەگەل لە ماڵێکە دەبێ نەود نەبێ کەس لۆمەی ژنەکە ناکات بەڵام لۆمەی پیاوەکە ئاکرێڵن زەحمە نەبێ پیاوێکی زل و زەبەرەح لەو ماڵایە نەیتوانیەوە دەبێ نەودیتە خۆ لە کۆتایی شارڕەنگە لەم دۆخێکی ئاوچیکە کە بەشێکی فشارەکان سەکەی تو دەرێت لەسەر قوڕ تۆزێ پیا دەکات
هەبووریش هەموو عیبێک داتەپۆشێ لەگەرتم ڕەحمەتت یەکێک کرێکارە زووتیارە بەس ڕۆژانە ئەگەر کار نەکە ناژی گوزەرایەتی لێرە تو دووتیژی دروست دەبێ پیا لەوانەیە تووڕە دەبێ بە باسادەتریشت ئەمە لەگەرتم لەوە ڕاستە دەسەکانە خۆش دکتۆر لە ڕووی دەرونیەوە هەر ئەمان پرسیارەکەم بەڵام لە ڕووی تەندروستیەوە تۆ جوابم بیتەوە لە ڕووی تەندروستیەوە بۆ هۆکاری کە پیاوی کورد زۆر هۆگری ماڵەوە نەبوو زۆر دەردی نەزەن خانوتی کەلیمێکی کوردی خۆش بوو ماڵنشین یعنی زۆر ماڵنشین نەبووە پیا بەڕاستی ئەمە هۆکار نییە بۆی کە ئەم جۆرە لە توموتی ژیانی لەکەوێتەوە ببوورە پێشەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە باش ئەکرێ هەندێک داتا و با بڵێن ژمارەتان بۆ بخەمە ڕوو بۆ ئەوەی تێبگەن کە تەنها ینی ببوورە دوای قسەکانی دکتۆرە و دوای قسەکردنی دکتۆریش و دوای قسەکردنی جەنابەت هەر جارێ هەسەکەم بەرنمەکە بەرەوەیە ئێمە باسی توندوتیژی دژی ئافرەتەکەین کە خۆی وانە تەنها ئەو پرسیارەی جەنابیشت کە پیاو خۆشیوانە باش لە ئامارەکانی کە باسیەکەم بەداخەوە کە بەداخەوە لە وڵاتی ئێمە ئامارێکی وامان نییە تۆمار کرابێت دەربارەی هەموو حاڵەتەکان ئەوەی کە ئێستا باسیەکەم بەراوردکردنی توندوتیژی جەستەیی یعنی ئەوەی کە ئێستا باسیەکەم جەستەیە کە توندوتیژی جەستەیی بەرامبەر بە پیا و زۆر کەمترە لە توندوتیژی ئیمۆشنەڵ عاتفی و هەستی و توندوتیژی بە زمان حەزبری ناکردن و بە ئاخافتن و بە پێیف زۆر کەمترە ئەوەیان کە دەیخەمە ڕوو تەنها ئەو ئامارانەیە لە 2015 توێژینەوەیەکی گەورە کراوە لە وڵاتی ئەمریکا کە 8,000 پیا و 8,000 ئافرەت لە ڕێگای هۆتلاینەوە تەلیفۆنی گەرم هێڵی گەرم و 300,000 کەس بەشدار بووە بە نووسین لەو توێژینەوەیە ئەوانەی کە کراوە ژمارەکان و داتایەکان بەم شێوازە بوو توندوتیژی جەستەی تند لە ئافرەت 1 بۆ هەر 4 ئافرەت لەو توێژەی کە بەشدار بوون لە توێژینەوەکەیە 1 بۆ 4 ئافرەت توندوتیژی جەستەیی توندی بەرامبەر کراوە یعنی لە 4 ئافرەت لە 4 ئافرەت ئافرەتی باشە لە 9 پیا و پیاوێک باشە یعنی ئەگەر سەیری بکەین دەبڵە وایە تێمەگەی لە توندوتیژی جەستەیی کە شتێکی ئاساییان لەوانەیە شتێکی زۆر تند نەبێ نەگاتە ئەو ڕادەیە کە ئەشکەنجەیە جێدەسەکە دیار بشیان شوێنەکەی دیار بێت بەنسبەت بۆ ئافرەت لە هەر 3 ئافرەت ئافرەتێک لە هەر 4 پیا و پیاوێک لە هەر 4 پیا و پیاوێک توندوتیژی جەستەیی زۆر تند کە برینداربوون یان شکان یان جێهێشتنی نیشانە لە 7 ئافرەت ئافرەتێک لە 25 پیا و پیاوێت کەواتە داتایەکان و ئاماژەکان پێمان دەڵێن کە توندوتیژی خێزانی کە باسی توندوتیژی خێزانی دەکەین تەنها توندوتیژی بەرامبەر بە ئافرەت نییە توندوتیژیە بەرامبەر بە منداڵ توندوتیژیە بەرامبەر بە پیاو لێرەش تەعاان کە دەڵێن پیاو و ئافرەت دایک و باوکی لێ دەرناکەین چونکە ئەوان ئافرەت و پیاوە ڕاست لە ڕوانگەیەکی ترەوە شێوازی ئەشکەنجەدانەکە لەبەرچی کە سەیری گەیشتینە ئەو شوێنەی کە برینداربوون یان ئەشکەنجەدان یان شکان یان شوێنی دیاربوونی توندوتیژیەکە پێوەی دیار بوو لە لای پیا و کەمتر بوو لە 25 پیا و پیاوێک تووشی دەبێت بەڵام لە 7 ئافرەتێک تووشی دەبێت لەبەر ئەوەی کە کاتی بەکارهێنانی توندوتیژی جەستەیی ئافرەت زووتر یان زیاتر تووشی ئەو نیشانانە دەبێت بەراورد بە پیاو ئەوەیان لەلایەکەوە دێمە سەر هۆکارەکانی توندوتیژی خێزانی بە شێوازێکی گشتی ئەگەر لەم مانگە دەرنەچین باشە ینی باسی ئەم مانگی کەرنتینەیەکەین کە بەنسبەت کوردستان ئەم مانگە کەرنتینە چکە ئەوەیان دیسان ئێمە بمانەوێ نەمانەوێ لە ڕووەگشتێکەوە ئەگەر بین سەیری بکەین ئەو شتانەی کە ئێستا باسی یەکەم لە ماوەی کەرنتینەکەیە زیادی کردووە یەک ئەوەی کە دکتۆر باسی کرد فشاری ئیکۆنۆمی و اقتصادی ئابووری کە پیاوەکە لە ماڵەوەیە لەوانەیە زۆر پێداویستی هەیە لە ماڵەوە ناتوانێت پەیدا بکە بە تایبەتی بۆ ئەوانەی کە لە ئاستی ئابووری خراپدان ناتوانن پێی بکەم بۆ منداڵەکانی بۆ خێزانەکەی هەتا بۆ خۆشی
دووەم ئاستی ڕۆشنبیری لە وڵاتەکەی ئێمە بە شێوازێکی گشتی نزمە. باشە تۆ ئەگەر ئەو خاڵانە و بیر ناچێتەوە من حەزەکەم خاڵ بە خاڵ مناقەشەیەکی کورتی بکەین. خاڵ یەکەم باسی لایانی ئابووریت کرد کە گرنگە بۆ من ئەم جوابە ینی من دەردی خۆ دوتێ با بەرنمەکە تیشکی بەرنمەکە نەخینە سەر هەر پیاو یا هەر ئافرەت دنیا کاجووسف بەڕاستی ڕوونە لە کوردستانە بەپی کللتور و دابوو نەریدۆک و دکتۆر باسی کرد ئەبێ ئەمە بەپی کللتوری کوردی مامەڵە لەگەڵ ڕووداوەکانە بکەین وەکو پێشتریش باسم کرد ینی ئەگەر جلیکانێ نەود لە ماڵێکانە بێت 100 کەس لە گەڕەکەکە کۆکەیتەوە کەسی لۆمەی ژنەکە ناکە هەمووی لۆمەی پیاوەکەکە ئیتر لەمەوە بیگرە هەتا بارە اقتصادەکانی تریش بەڕاستی قسەکە ئەوەیە لەم دۆخانە گرنگ نییە بە پلان بێ یا بێ پلان کە ئەڵێم بێ پلان مەبەستمۆیە ئیتر بێ پلان میدیاکان چوزانم خەڵک بەگشتی و بە پلانیش حکوومەت و لایانی پەیوەندیدار و بە ئیستیشارەکردن بە خەڵکی وەکو ئێومانان بە خانمان بڵێن بە ژنەکان بڵێن لە ماڵەوە تکایە مڕعاتی ئەم خاڵە بکەن کە مێرد ئەو پیاوانەی کە گیرفانیان پڕنیە دەردی جەنا بدوتە ئاڵێ کوردیشەڵێ کاسەی پڕاشتی ماڵە ینی کە کاسەکەی پڕنیە تۆزێ مڕعاتی زیاتر بکرێن ئەمە ئەیبەیە بێگومان ئایبە نییە بەڵام دیسان نەگەڕێمەوە باوای لێ نەکەین پامەکەمان تەنها بۆ ئافرەت بێ باشەکە دوو لایەن باش ئاخر لایانی اقتصادی بەپی کللتور لەسەر شانی پیاوە لە کوردستان سادێکەش ئەوەیە بڵێ ئافرەت ئێمە کۆی لە کوردەواری خۆمانەڵێ وەزارەتی ناوەخۆی وەزارەتی ئابووریشە شکە بمانێ دکتۆر بۆ قسەی تو ئەویش دەرێ پیا و جۆگەیە ژن بنەوانە یعنی پیا و ئیش دەکا ئەگەر زۆر بینتە ماڵێک کابانەشی باشی نەبوو لێ بگرتەوە کەواتە ئەوەیە بۆی دەبێ هەردوو دەزان و دەست وەزارەتی ناوخۆکە ناوخۆ بەیەک ناوخۆ ئابووریش بتەوێت نەتەوێت ئەوەی کە ئافرەت دەربارەی ماڵەوە دەیزانانی و پێداویستیەکانی ماڵەوە دەیزانێ پیا و نایزانانی بۆ ئەوەیە ببوورە ینی من کە قسەکانەکەم یان کە باسی ئەوم کرد کە تەنها پیاو یان تەنها تونند و تیژی بۆ ئافرەت نییە بۆ پیاویش هەیە بەڵام ئەوەم لێوەرنەگرن کە وەکو ئەوەیە من دژە ئافرەتێک نەخێت لە پەیامەکەش دەبێت پەیامەکەمان بۆ هەردوو لابێ کە هەردووچیان دەبێ لەم کاتەیە کاتی کە کێشەمان نییە لەوانەیە پێداویستیان هەبێ ئەوەیان هەبێ بەڵام بۆ هەردوو لابێت پیاوەکەش ئەگەر ئافرەتەکە پرسیارێکی لێ کرد یان داواکاریەکی هەبوو نەک یەکسەر پەنا بەرێ بۆ تونند و تیژی بە ئاخافتن یان لە ڕووی جەستەیەوە باشە دەستخۆش کاجووسف چاوشین یعنی لەم دۆخانە هەمیشە ئێمە ڕەنگە هەندێک جار مەسەلەن بە جۆرێک لە جۆرەکان وەکو هاوپیشەکانی خۆمان مەسەن لۆمەی هەندێک میدیاکەین ئەڵین لەگەڕ ڕووداوەکانە دەسوپل نەرم ناکە تەریب نییە لەگەڕ ڕووداوەکانە بۆ نمونە لەم لاوە شەڕی داعشە لەو لاوە سەیرەکەی هەڵپەرچی و ئەوەیە ناڵین ژیان بۆستێ بەڵام ئەبێ مڕاعاتی ئەوەش بکەین کە تۆ بەرنامێکی تەلەڤیزۆنی دروست دەکەیت و ماڵەکەی تەنیشتە شەیدێکی بۆ هاتۆتەوە ئەبێت تۆش تۆزە مڕاعاتی حاڵەتەکە بکەیت ئێمە وەکو هاوپیشە لۆمەی بەشێک لە میدیاکانەکەین کە هارمۆنین لەگەڵ ئەو ڕووداوانەی کە ڕوایە و بە تایبەتیش لە بەردامەکانی ڕابردووە باسیەوەمان کردووە کە میدیاکان بەشێک لە میدیاکان ئەسڵەن تۆقێنەرانە مامەڵیان لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا کرد بە نسبەت خەڵکەوە یعنی ئەمە ڕائیەکێک لە دکتۆرە دەرونیەکانی بەرنامی پێشووترم بوو مەسەلەن وتی گرنگ نییە میدیای کوردی گرنگی بەوایە لە مەکسیک چوار حاڵەتی توش بووی تازە تۆمار کراوە ناڵم ینی ئەو کەسەی کە ئەهلی ئەوە بێت دەتوانی لە چەند نەشرەیەکە لە چەند ئەوەیەکە بەگشتی پیشانی بەڵام لە پڕ تۆ بە هێڵێکی سووری بە پەلە ئەینووسیت بەڕاستی تۆزێگەوەی هەڵبەتە ئەم ڕخنەیەمان لە خودی کوردستان 24شە هەمووتان دەگرێتەوە هەمومانەگرێت پێویستە کەوانەکەم دێ پێویستە ئەوان لایەنە گەشەکان لایەنە گەشتبینیەکەی باسکەن بۆ باسی ژمارەی چاکبوونەوەکان ناکەن باسیۆشمان کردووە بەڵێ بینیم باسیۆشمان کردووە سامان بەڵێ ینی دەبێت شتەکان دەستخۆش قسەکە ئەوەیە حکوومەت لەم کاتانە و ئەم ڕخنەیەمانەوە بۆ بەشی نیوزڕومی کەناڵی کوردستان 24 لێوەرگرنیتر چۆنی مامەڵی لەگەڵاکەن کەفی خۆتانە قسەکە ئەوەیە ئێوەکو حکوومەت بۆیە ئەوە ڕخنەکەمان لە خۆشمانەوە دەستم پێک ئێوەکو حکوومەت لە هاتنی ئەم ڕووداوانە بۆ نمونە لە ڕابردووە شەڕی داعشە بوو کە یەک دنیا ژن و مێرد بە هۆکارەکان مێردەکەی شەهید بوو مێردەکەی برینار بوو مێردەکەی زروفی اقتصادی هات ئەوەی کە ئەوتریوەکو پێویست وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەگشتی جدیەتی نییە لەم ڕووداوانە کە پلانی ئانی هەبێت بۆ ڕووداوانە بۆ نمونە ئێستا لە مانگی کەرنتینەیە ئێوە ئەتانتوانی ڕەنگە ئەگەر نازام کردوتانیاننا کۆمەڵی هێڵی گەرمی تازەتاندانە بە شێوەی تیم
بگەڕانایە بۆ نمونە خێزانەکان ینی خۆ مەرج نییە خێزانێک بەشێکی کێشە کۆمەڵایەتەکان خێزانە لەناو خێزانە دەوڵەمەنەکانایە بەڕاستی خۆ مەرج نیە تر کاسە پڕەکە ئاشتی ماڵ بێ هەندێک جارە و کاسە پڕە ئاشتی ماڵ نییە شەڕی ماڵە ئێوە لەم دۆخانە هیچتان کردووە ینی بە تایبەت ئەم مانگەی ڕابردووی کەرنتینەیە شتێکی تەواریتان کردووە کاک دەروون ڕەنگە لەو بارەیەوە هەندێک جیاوازتر بم باش لەگەڵ جەنابەت بەڕاستی لە دەستپێکی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان هەموو ئاراستەکان بەرەو ئەوەی دەچۆن کە تەنها وزارەتی ناوخۆ و وزارەتی تەندروستی ڕۆڵی خۆیان بگێڕن بەڵام ئێمە وەکو وزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی دەست پێشخەر بووین گوتمان بەڕاستی چۆن ئەو وزارەتانە کە ئاماژەمان پێدان ئەرکیان دەکەوێتە سەرشان بە هەمان شێوە ئێمەش وەکو وزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی ئەرکمان لە سەرشانە باسی ئەوەمان کرد کە تونند و تۆڵکردنی سنوورەکان و چەندین بواری تر ئەرکی وزارەتی ناوخۆیە خزمەتکردنی ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووینە و عیلاجکردنیان ئەرکی وزارەتی تەندروستیە بەڵام ئەوەی بینە بەرچاوی خۆت کەسە کە تووشی ئەو ڤایرۆسە بووە یان کەسانە کە کەرەنتینە کراینە هێشتا شک و گومانیان لەسرە یان کە سوکاری ئەو کەسانێک کە کەرەنتینە کراون لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵاتی دەبی تووشی چه حاڵەتێک بووی بن ڕاست ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشە پێدانی کۆمەڵاتی هەولێر لە کۆبوونەوەی خۆمان لە پارێزگا ئەو دەست پێشخەریەمان کرد و ئەو پێشنیارەمان کرد کە ئێمەش بەردەوام بین لەو ئەرکە بۆیە توێژەرانی کۆمەڵایەتی ئێمە باشە خۆمان وەکو بەڕێوەبەراتی گشتی تەنسیقمان دروست کرد لەگەل جەنابی پارێزگار تەنسیقمان دروست کرد لەگەل قایمقامەکان تەنسیقمان دروست کرد لەگەل تیمەکانی پزیشکی بەخۆم پەیوەندیەکی تۆڵم هەیە و لێک تێگەیشتین لەگەل بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر کە توێژەرانی کۆمەڵایەتی ئێمە توێژەرانی دەرونی ئێمە بتوانن کۆنتاکتێک دروستکەن لەگەل کەیسەکان دروستکردنی کۆنتاک لەگەل کەیسەکان لەوانەیە هەندێک جیاوازتر بووی بیتن لەگەل توانیتان دروستیکە بەڵێ بێگومان ئێمە بەڕاستی بەخۆت دەزانی ئێمە ئەو توێژەرەی کە کار دەکاتن ئەو توێژەرەنە دەرونیە توێژەرە کۆمەڵاتیەکەی بەڕاستی ئەمە ئەرکمان لە سەرشانە سەلامەتی ئەمانە بپارێزین بۆیە ڕاستە و خۆ کە دروستکردنی کۆنتاک بە شێوەی ڕوبەڕوو قسەکردن لەگەل ئەو کەیسانە بەڕاستی هەندێک ریسکی تێدا بوو بەڵام ئێمە بەدیلمان دیتەوە بەدیلەکە ئەوە بوو لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنی لە ڕێگای بە شێوەی ئۆنلاین و هەروەها خۆشمان وەکو بەڕێوەبەراتی گشتی چاودێری گەشە پێدانی کۆمەڵاتی هێلێکی گەرمان هەیە بۆ منداڵان و لەگەڵ ئەوەش تیمێکی باش ئەو هێڵانەتان ئەو هەموو ئەو خزمەت گوزاریانە حکومیانەتان لە ماگانەوەستان نەخێت دەستەکانی خۆش بێ دوا قسەم دوایی بۆ بکە دکتۆر گیان دوا قسەم لەماوە یەک دقا بۆ بکە یەک خولەک بەڵێ بەڕاستی من ڕووی دەم دەکەمە هەموو ئەو خێزانیانەی کوردەواری دەڵێم ئەمە کاتێکی کاتیە باشە هیوادارم دان بە خۆتان دابگرن دەست لە ناو دەستی یەک چونکە خاو کە دەرێن هاو سەرگیری یان هاوژین واتە هاوبەشی لە ژیان بۆیە نەبژنەکە بەبێ پیاوەکە دەتوانی نەپیاوەکە بە بێژنەکە هیوادارم تۆزێک پشیان درێژ بێ هەوڵ بدەن ئەگەر جوروگرفتی ڕوویدا بە تێگەیشتن چارەسەر بکەن چکەشت نییە چارەسەر نەکرێ بەڵام دەوەستێتە ڕادەی ڕۆشنبیری و تێگەیشتنیان هیوادارم هەر شتێک جوروگرفتێک تەنگ و چەرەمەیەک ڕوویدا بتوانن جێبەجێ بکەن و ئەگەر نەبوونیەشیش بێ با زۆر وەکو جارانی پێشوو نەبێ دەتوانن ئەم دۆخە تێپڕێنن و هیوادارم پاش چابوونەوەی هەموو خەلکیان کە بە هیوای تەندروستی باشیان بۆ دەخوازم لە بەنامەیەشتر بە بیدارانی بەڕێز بگەینەوە باسی شتی خۆشتریان بۆ بکەین و هیوای تەندروستی باشیان بۆ بخوازین ئینشەڵا زۆر خۆشحاڵ بووم کە ئامادە بووی دکتۆر عومەر پەتی دنیای خۆشحاڵە کردم لەو تەنزانی کە کردیشمان بمان بوورەوە بۆ تر ناخۆی دەبێ وابێ مرۆڤ نابێ شتەکان هەمووی زۆر بەگرین جۆرە دەبێ لانی گاڵتۆگەشی هەبێ قوربانت دکتۆر گیان یەک دقە یەک خولەک من بە پێچوانەی دکتۆرەوە پەیامەکەم بۆ خۆمانە بۆ جەنابتانە بۆ حکوومەتیشە باش بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کە ئەمڕۆ ئێمە باسی دەکەین ئێمە ناکرێت تەنها ڕەخ نەبگرین دەبێ چارەسەرێکیشی بۆ بدۆزینەوە یان پەیامێکمان هەبێت لەوانەیە سەر بگرێ لەوانەیە سەر نەگرێت باش گرنگترین شت پەروەردەکردنە باشە پەروەردەکردن لە ناو خێزان پەروەردەکردن
لە قوتابخانەکانە و زیادکردنی ئاستی بەرزکردنی ئاستی ڕۆشنبیری کە جەنابتانن وەکو میدیا ئێمەش وەکو پزیشکانی دەرونی چەند دەتوانین کاتی زیاتر بدەینە کەسەکان کە دێنە لامان نەخۆشەکان کە سەردانمان دەکەن بۆ ئەوەی گوێمان لە کێشەکە و کێشەکانیان بێت دوایی حکوومەتی شەکە ئەو لاینانەی کە باسی دەکاتن کاکوس باسی دەکاتن ئەوانە هەبێت و تەوجیهاتی ئەوانیش بۆ میدیاکان بۆ ئەوەی هەر هەمومان بتوانین ئەم کێشەیە چارەسەر دەسەکانی خۆش بێ لە خولەکێکم ترم ماوە بەڵێ بەڕاستی ئەم جارە هەمومان حەز بەوە دەکەین کە بەڕاستی حکوومەت ڕۆڵێکی نمونەیی ڕۆڵێکی زۆر جوانی گێڕە بەڵام لە هەمان کاتدا ئێمە کە باسمان لەو بابەتە کرد بەڕاستی ئەوە تەنها و تەنها ئەرکی حکوومەت نییە بە هەموو بەعدەکان هەستێتن لانی تریش هەیە بەڕاستی دەبێت بە ئەرکی خوان هەستن بە تایبەت لەم هەلو مەرجانەدا ئێمە بەڕاستی پێمان وایە خۆزگە زانکۆکان و ناوەندەکانی ئەکادمی توێژینەوەیەکیان لە بەردەست بە خۆزگە سروەیەکیان هەبە بۆ ئەوەی ئێستا ئێمەش وەکو وڵاتانی تر بە داتای ڕاست و درست و ورد باسمان کردبە یەک دوو بەڕاستی ئەمە زۆر ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیمان هەنە دەیانتوانی ڕۆڵێکی زۆر جوان ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبێتن لەم قۆناغەدا و بۆ ئەم بابەتە بە تایبەتی لەگەڵ ئەوەش بەڕاستی دەست خۆش بۆ ڕاگەاندن کە ئێمەتان ئاگادار کردوتەوە لە زانیاریەکان بەڵام لەگەڵ ئەوەش هەندێک جار وەک بە خۆتان ئاماژەتان بێ کرد ڕاگەاندنەکان بە شێوەیەکی پرۆفشناڵانە بە شێوەیەکی زانستیانە کاریان نەکرد بداخەوە دەسەکانی خۆش بێ و زۆر ئازێتان کێشا لە کۆتایی بەرنمەکە منەڵێم وەکو دکتۆر وتی با لە خۆمانەوە دەست پێ بکەین هەمیشە وەکو دکتۆری بەڕێزی تریژوتی هاوسەرگیری مانای ینی تێکەڵبوون و یەک دەستیە بەڕاستی و بە مانای دۆستایەتی ژە ئیمزاکردنی گرێبەستێک کە دوو کەس گرێبەستێکی ڕۆحی کە دوو کەس لە ماڵێکە بەیەکەوە بژین هیوادارم هەم بە مانای وشەکە هەم بە واقع ئەوەمان جێبەجێ کرد بێت و جێبەجێ بکەین ئەگەر قرار بێ دۆزبین ئەبێ پێمان خۆش بێ لە ماڵەوە بەیەکەوە بین بەڵام ئەگەر قرارە دوژمن بین بارەیەک جابینەوە هیوادارم شتێکمان کرد بێک وەک هەمیشە خەریکە قسەکەمانیەتە دی وەک هەمیشە لە سەردەمی کۆرۆنا من بەمە کۆتاین بە بەرنمەکەیانە بە پشتیوانی خوای گەورە و هیمەتی هەر هەمومان وا خەریکە کۆرۆنا تێپەڕێنی هیوادارم شتێکمان کرد بێ کاتیش